ئێمە وەکو گەنجانی باشووری کوردستان بەگریکمانزانی لەم ڕۆیە ئەم چالاکیە ڕێپێوانێکی درێژ لە شاری ڕانیەوە تاوەکو زینی وەرتێ بەردەوام. ئێمە وەکو گەنجانی باشووری کوردستان هەستین بە سازکردنی ئەم ڕێپێوانە. ئامانجی ئێمە بۆ پێکهێنانی یەکێتی نەتەوەیی کووردە لە دژی داگیرکاری دەوڵەتی تورک کە دەیانەوێت باشووری کوردستان و بە تەواوی داگیر بکەن و بە تەواوی کولتوری ئێمە بشێوێن و ئەم ڕۆزینی وەرتەیە سبەی سلێمانی و کەرکووک و هەولێر و تەواوی کوردستانە. ئێمە داوا لەو هێزانە دەکەین کە بکشێنەوە ئەو خاڵانەی کە مەترسین بۆ سەر باشووری کوردستان، چ لەلایەن هێزە داگیرکەرەکان و چ لەلایەن هێزە توندڕەوەکان، بکەونە سەنگەری بەرگری هەروەکو چۆن لە ساڵانی ڕابردوودا پێشمەرگە و گەریلا لە یەک سەنگەردا جەستە و خوێنیان تێکەڵ ببوو بۆ پارێزگاریکردن لە بستێک خاکی کوردستان. ئێمە هەمان یەکشێتی نەتەوەییمان پێویستە و لێرەوە سوپاسی تەواوی چین و توێژەکانی میلەتی کورد دەکەین کە سەرە ڕایەم و ڕێگری و ئاسەنگەکان توانیان هەڵوێستی نەتەوەی خۆیان دووبارە بسەلمێننەوە. دەستان خۆش.